سنعاتی سینەما لە ڕاستیە سنعاتێکە و زانستێکە وەکو زانستەکانی تر و پێویستە بە ناحەیەکی علمیانە و ئەکادیمیانە بخوێنرێت و ئیسیفادەی لێ بکرێت. هەموو کەسێک ئەتوانێت کامیرەیەک بگرێ بەدەستێ و لە ماوەی ڕۆژێکە 2 ڕۆژە 2 سەعاتە 3 سەعاتە توانێت فلیمێک دروستکات، بەڵام فلیم لەسەر ئەساسی زانستی خۆی و ئەساسە علمیەکەی ئەوە کارێکی زۆر گرانە و هەموو کەس ناتوانێت ئەو کارە بکات. بەڵام سوپاس بۆخوا ئەم زانکۆیە کارێکی کردووە، کۆمەڵێک گەنج خوێندکار خەڵکی ئەم شارە، خەڵکی ئەم وڵاتە، خەڵکی ئەم کوردستانە لەم کۆلێژە دەرچوون و ئێستا دەوری بارز و جوانیان هەیە لە دروستکردنی سینەما و کاری سینەماییە. من وەکو مستەفا ئەحمەد زۆرم پێخۆش بوو کە ئەم کۆلێژە ئەم ئەکادیمیایە لە سلێمانی کە کرایەوە و ئەوە بوو یەکێ لە کوڕەکانی خۆم هەڵۆ مستەفا ئەحمەد پاڵم پێوەنا و پشگیریم کردکەوە بێت لەم زانکۆیە لەم کۆلێجە بخوێنێت و سوپاس بۆخوا خوێندی و بەشی سینەمای تەواو کرد. یەکەمی ئەو ساڵەی کۆلێجەکەشیان بوو.